گەرچی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەرگیز هێزێک نەبووە لە چقی دەسەڵاتەوە نزیک بێت و باری دارایەکەشی هەمیشە وەک باری ئابووری هاوڵاتیانی ئاسایی بووە لەبەر ئەوەی لە چین و توێژی سادینی و کۆمەلگا پێک هاتووە و کەمینەیەکی قڕوپڕ دەستیان بەسەردا نەگرتووە. بەڵام هیچ کات خۆی لە بەرپرسارەتی ئەخلاقی و ئاینی و نیشتیمانی نەزیوەتەوە و دەستبەرداری خزمەتی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا نەبووە. لە ڕێگای پاڵپشتی مادی و معنەوی دەیان ڕێکخرا و سنتەرەوە خزمەتی چین و توێژە جیاجیاکانی کردووە. قوتابیان و خوێندکاران یەکێکن لە مەحرومترین چین و توێژەکان و هەر ڕۆژە و سیستەمێک و هەر ساڵی پرۆگرامێکیان بەسەردا تاقی کراوەتەوە و مردنی دەیان قوتابی لە ژێر داروپەردووی قوتابخانەکان و خنکانیان لە گۆما و چاڵەبارانەکانی ڕێگای قوتابخانە تراژی دیترین چیرۆکەکانی سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستانە. بۆ سوکردنی باری قورسی قوتابیان و یارمەتیدانیان لە تێپەڕاندنی هەوراز و نشێوەکانی ڕێگایان کۆمەڵی ئیسلامی لە ڕێگای پاڵپشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بێ جیاوازی ئایدۆلۆژی خزمەتی بە قوتابیان و خوێندکاران کردووە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە مێژووی دوور و درێژی خزمەتیدا دەیان پرۆژەی ناوازەی پێشکەشی قوتابیان کردووە. یەکێک لەو پرۆژانەی کە ڕێکخراوەکەی پێدەناسرێتەوە پرۆژەی خولی سەرکەوتنە. خولی سەرکەوتن لە کاتێکدا بنیادنرا کە قوتابیان جگە لە قوتابخانە هیچ دەرگایەکیان دەست نەدەکەوت تا وەڵامی پرسیارەکانیان بداتەوە و دەسەڵاتی بەکرێگرتنی مامۆستای تایبەتیان نەبوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خولی سەرکەوتندا بەوتنەوەی پرۆگرامی خوێندن و بەرزکردنەوەی معنەویاتی قوتابیان لە ڕێگای وانەکانی گەشەپێدانی مرۆییەوە بۆژایەکی فراوانی بۆ قوتابیان پڕ کردەوە و زیاتر لە 12 ساڵە پرۆژەکە بەردەوامە. تا ئێستاش هەزاران قوتابی سودمەندی پرۆژەکە بوون و هەروەها دەیان قوتابی خولی سەرکەوتن پلەی یەکەمەکانیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستهێناوە. بەپێی زانیاریەکانیش پاش ئەوەی دەیان کۆمپانیا و سنتەر یارمەتیدانی قوتابیانی پۆلی 12 ئامادەییان کردووە بە پرۆسەیەکی بازرگانی مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لیژنەیەکی باڵای بۆ پێداچوونەوە و نوێکردنەوەی خولی سەرکەوتن پێکهێناوە تا بە شێوازێکی نوێ و بەرفراوانێکی زیاتر خزمەتی قوتابیان بکات. پرۆژەی دۆستانی محەممەد یەکێکی دیکەیە لەو پرۆژانەی کە لە ساتی سوکایەتی و بێڕێزی چەند کەسێکی ئاراستەکرا و بە پێغەمبەری ئیسلام ڕاگەێنرا لە ڕێگای بڵاوکراوە و کۆڕ و سیمینار و دەیان کتێبی جۆراوجۆر و گفتوگۆی زانستی وەڵامی هەموو ئەو سوکایەتی و گومان و درۆیانەی دایەوە کە بە ناوی پێغەمبەرەوە دەکرا و بڵاو دەکرایەوە. قوتابیان و لاوانی هەرێمی لە هێرشێکی بەرفراوانی گومانی نادروست ڕزگار کرد. پڕکردنەوەی فۆرمی داواکاری وەرگرتن لە زانکۆ و پەیمانگەکان پرۆژەیەکی تری ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و ماوەی 15 ساڵە لەگەڵ سەرجەمبەرە و پێشچوون و گۆڕانکاریەکانی ئەو پرۆسەیە هاوکاری قوتابیان کراوە. دوای بە ئۆنلاین بوونی پێشکەشکردنی فۆرمی داواکاری وەرگرتن لە زانکۆ و پەیمانگەکان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەژێر ناوی ڕێگای زانکۆ و لە سەرتاسەری کوردستان و بە شێوەیەکی خۆبەخشانە سوودی بە سەدان هەزار قوتابی گەیاندووە. بۆ نمونە تەنها لە 8 ڕۆژی سەرەتای کارابوونی فۆرمی وەرگرتنی ئەمساڵ زیاتر لە 10,000 قوتابی سەردانی لیژنەکانی ڕێگای زانکۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کردووە و بە خۆبەخشی و بێجیاوازی لە خزمەتی قوتابیان بەردەوام بوون. وەک ڕازگۆ قاسم ئەندامی لیژنەی باڵای پرۆژەی ڕێگای زانکۆ و بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە نووسینێکیدا لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی هەزاران جار دوعای خێری باوکی دەستقڵیشا و دایکی ئاخلە دڵیان لە پای نەهێشتنی ئەو تیجارەتەی بەهۆی تەلەبەی 12 دەکرا بۆ هاتووە. بە جۆرێک هەندێک لە سنتەر و ڕێکخراوەکان بڕی 50,000 دیناریان لە پای پڕکردنەوەی یەک فۆرمی وەرگرتن لە قوتابی وەرگرتووە کە کری 2 ڕۆژی ئارەقەی ناوچاوی باوکی کرێکاری بووە. بەڵام ناوەند و ئەندامە خۆبەخشەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێجیاوازی و بێبەرامبەر پێشوازیان لە دەرچوانی 12 ئامادەی کردووە. ئەمانە مشتێک بوون لە خزمەتەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕێگای ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پێشکەشی قوتابیان و لاوانی بەشمێنەتی ئەم هەرێمەی کردووە. گومانیش لەوە دانیە بەهێزبوونی پێگەی سیاسی و پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاستەوخۆ خزمەت و پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەو دەستگا و سنتەر و دەستانەی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی دەکات فراوانتر دەبێت.